هاوڕێیان ئەو کاتتان باش دۆسیەشی گرنگ بەداخەوە ئەو کوردەوە خانیەک کێشەی کورد بە تایبەتی بۆ ئێمەی باشوور ڕێک وەک خانووەکەی هەموو شوێنێک دڵۆپە دەکات. ئەتر بۆ ئێمە نازانین بە چ ڕابگەی بەس بە هەر حاڵ ئەو دۆسیە بەداخەوە کەمترین قسەی لەسەر دەکرێتن لە کاتێکدا کێشەکە هەر ڕەبت بە سوید و فینلەندا نییە، ڕەبتە بە هەموو کێشەی کورد. چکە هاوڕێیان لەو ماوانە 19 مانگ سوید و فینلەندا تەقدیمی ئەویان کرد لە ترسی رووسیا ببن بە ئەندامی ناتۆ. ئیتر 30 دەوڵەتن، ئەو 30 دەوڵەتە هەر وڵاتێک ئیواژوو نەکاتن ڕێگانەدا لە ئەندامانی ناتۆ ئیتر قبوڵ ناکرێت. بەندە یاسایەکەی وایە بەداخەوە تورکیایشێک لە وڵاتە نەیە بە هەڵی زانیوە کۆمەڵێک داخوازی هەیە لەوانە بە پێی میدیاکانی سوید کە ئاژانسی سویدی تێتەی پێدەگوترێ دەخاڵە لەگە 33 ناودا بەچێک لە ناوەکان لە هەمووی کۆمیدی تر گوایە ئەمینە کاکەباوەیە کە خاوەن ڕەگەزنامەی ئێران باگراوندیتی و پەرلەمانتاریشە دەداخوازێت تا ئێستا شتەکان کەشف نەبووە، بەڵام لە میدیاکان دەزای کردیە میدیای سویدی بازەوە دەکرێت کە یەکێک لەوانە ئەو پەرلەمانتارە سویدیە کوردەیە. ئەوەش مەهزەلەیەشکەی ئەردۆغانە ینی هیچ قابلی قبول نییە. سوید وڵاتێکی موسەساتیەوەکی کوردستان نییە خەڵک تەسلیمی بکرێتەوە، نەک ئەوان هیچ کادیرێکی کە ڕێگەزنامەی هەبی ناتوانێت تەسلیم بکرێتەوە. داعشەکان کە کەس پشت و پەنایان نییە و هەموو دنیا لێیان بێزارە ناتوان تەسلیم بکەنەوە. بەڕاستی لێرە دەستور هەیە، بەپێی دەستور ناکرێوانە ڕێگەزنامەیان هەیە بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو تورکیەکە مەلەفەشی زۆر ڕەشی هەیە لە بواری مافی مرۆڤ و قێزەوەنی دادگاکان. بەزووتر تورکیا زەخت دەکە. هاوڕێم دەمێت لێرە هەندە قسە باز بکەم چکو بۆ ئێمەی کورد زۆر گرنگە. کێشەکە داخوازیەکان داخوازی نیە لە شعبی سویدی، داخوازی لە حکوومەتی سوید کە کێشەی کورد بە پلەیەک و بەشێکی فەتحوڵڵا گوڵەنوانن هەندێک لە کادیری ئەوانیشە هەرسی سوێ ناو کورد نییە ئەوە بکرێ. ئەوەش فشارەکان لەسەر سویدیش نییە، لەسەر هەموو یەکێتی ئەوروپا و ئەمریکاشە. بۆیە شەڕەکە ڕاستە لەگە سویدە، تورکیا، سوید و فینلەند و یەکێتی ئەوروپا دەستیان کەتیتە بن سەری تورکیا، بەڵام تورکیاش کارتی خۆی هەیە کەمە ئێستا لێرە هەندێک لەو شتانە باز دەکەین. واتە شەڕەکە شەڕی نێوان سوید و فینلەندا نییە، شەڕەکە لەگە هەموو یەکێتی ئەوروپا و ئەمریکاشە و تەفسیراتی زۆر دەکرێت کە ئێمەی کورد لەسەر ئێمەیە، بەڵام ئێمە کەمترین قسە دەکەین. یعنی ئەوە نییە لەسەر بڵێ وەڵای سوید دەبی لە یەکێتی ئەوروپا دەربچی. بەنمونە هەموو داخوازیەکان 190 ڕوو لە حرەکەی کوردی لە قەندیل بە پلەیەک و لە ئیدارەی ڕۆژئاوایە. هاوڕێیان گومان هەیە کە تورکیا ئەو یاریەی دەکات نەوعەکە لە بەرتیلدان لە بۆ رووسیا، چکو ئەردۆغان وەکو قاپەیەکی سیاسی هەر دەمێ لە سەپەتێک یاری دەکات، دڵی وێ ڕازی دەکات، دڵی وێ ڕازەکە شتێک لەوەی دەکات. ئەینەن هەندێک حزبی کوردستانی هەبوون وەختی خۆی شتەشیان و پارتی و کرد باشتەشیانەوەیەکی تشتەکرد هەمان شتە. و رووسیا زۆر دڵخۆشە کە تورکیا لە ئەندامی ناتۆیە لەبەرەوەی ئەو سەرئێشانەیە زۆر لە ناتۆی دروست دەکات. بەڵام یەکێتی ئەوروپا و ئەمریکاش بەڕێی من یعنی دەزانن گە بەخۆ قابل ئێمە هەست پێ بکەین ئەوان بەو هەموو محەلیل و ئەخبارە نێودەوڵەتی و سیخوڕیانەیان هەست پێ دەکەن. هاوڕێیان لە تورکیا بۆ وا دەکاتن. تورکیا ئەو گوتم ئەندامەشی ناتۆیە لە پێی یاساکانی ینی بەند و ئەوەکان کە هەر وڵاتێک واژوونەکە ناکرێت. بۆیە ئەوەی بە هەڵ دەزانی کە سوید تا ڕادەیەژی زۆر لە بواری دیموکراسی و تا حەدێک لەگە کێشەی کورد هاوسۆز بۆ بە تایبەتیش لەگەر ئیدارەی ڕۆژئاوا زۆر دامیانکردن و لە هەمووش گرنگتر لە 2019 ئابلۆقەی یعنی مەسەلەی فرۆشتن سەرچیان بۆ تورکیا ڕاگرت و پشت و پەنایەکی گەورەی ئیدارەی ڕۆژئاوان لە ئاستی باڵا استقبال دەکرێن. یعنی بەڕەسمی ئەوانە تورکیا زۆر ئستفزاز، تورکیا هەست بە ئستفزاز بوون دەکات.
تورکیا کوردێکی زۆر لێرەیە بەتایبەتی لە سوید ئەوانە حرەکەی کوردی لێرە بەهێزە دیارە ئەگەر لە فەڕەنسا ئەوانەش وایە هەمان شتی دەکرد بۆ زانیاریتان یعنی تورکیا وایە هەر شتێک دێت کێشەی کورد لە پێشتی ئەوەش دوو نقطە پیشاندا هەم گرنگی کورد کە چەند تەنجی بە تورکیا ئاسان ئەمیش بەداخەوە بووینەوە ڕقەیەک لە هەموو گەمەیەشی سیاسی ئێستا کورد و قەندیل لە ناو تاوڵەی ناتۆ بە بەردەوام دەسوڕێتەوە تورکیا سێ جاریت کە ئەو داخوازیانێک کردێ زۆربەی جارەکان ڕەفس کرایەوە هیچ داخوازەشی بۆ جێبەجێ نەکرا من دڵنیام ئەو جارە زۆربەی هەرە زۆری شەرتانی داوای کردیە نە لە سوید منتقێتی هەیە نە ئەوروپا و ئەمریکاش ئەوە شەڕە لەگەر لە دیوی پشتەوە دژی ئەمریکا و ئەوروپاشە دژی سوید و فینلەندا نییە ئەو ڕێشتی ئەوروپا و کە هەردوو وڵات ئەندامی ئەوەن و ئەوە ئەمریکا بۆ ئەمریکاویشێتی ئەوروپا زۆر گرنگە وڵاتێکی فینلەندە کە هاوسنوورێکی گرنگی هاوسنوورە لەگەڵ رووسیا ناتۆ بگاتەوێندەر و سویدیش بەشک لە ئاوەکەی لە گۆتلاند و ئەولا لەگەر باخیرەی سویدی رووسی شتیا لە زۆر زار کە پێشێلی ماف دەکرد رووسیا بەکەی خۆی بە ئەنتەریا داهاتە ناو ئاوی گۆتلاند و ئەوانە کە زۆربەی هێزی سویدی لەوێن دەرخردەتەوە لە ترسەیە بەردەوام کە رووسیا استفزازی ئەو دوو وڵاتە گەلەگەلک زۆر دەکات بۆ زانیاریتان هیچ ئەنتەرێکە بە بەردەوام تیارەی دێ باواخیری دێ یعنی هیچ ڕێز لە یاساکانی نێودەوڵەتی ناگری لە بەرامبەر ئەو دوو وڵاتە بۆیە بێعەقلی سوید رووسیاوەی کرد بەو هێرشەی بەسەر ئۆکرانیا کە ئەو دوو وڵاتە زیاتر لە ئەوی نزیک بن کە سوید لە رووسیا زۆر خراپە هاوڕێیان تورکیا پێشتر وەختە کە ئەو کابرایە ناوەکەیم لە 21 سکرتێرەکانی ناتۆ دانیمارکی و تورکیا زۆر پێداگرت بەڵام بەجێیان نەکرد هەڵیان بشارد تورکیا هەر لە 2019 هەوڵیدا لە ئەوروپای ڕۆژهەڵات هەندێک پرۆسەی ئەوەی ناتۆ هەبوو ڕێگری بکە هەر بەجێیان نەکرد هاوکات یەکێتی ناتۆ لە بەرامبەر کە زۆربەی ئەندامەکان بە ئاشکرا ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و زۆربەی وڵاتەکان سوید ببوورە وڵاتیانی تر دامی حرەکەی ڕۆژئاوایان کرد ئیدارەی ڕۆژئاوا تورکیا هەموو ئەوەشی کرد بەجێیان نەکرد بە پێچەوانە سنووریشان لە هەندێک شوێنەوەدانا و ئەمریکا بە کەڵەگایی یارمەتی ڕۆژئاواش دەدات کە تورکیا زۆر زۆر نیگەرانە بۆیە ینی ڕەوشی مانایەوە نیە هەموو شتێک لۆ تورکیا جێبەجێ دەبێت بە تایبەتی ئێستا ئەو شەڕە بەشێکی فشارە ڕاستە لە سوید باس لەگەڵ یەکێتی ئەوروپاشە تورکیا دەیکا و بەشێکە لەگەڵ ئەمریکاشە و بەشێکە بەرتیلە لە بۆ پۆتینیش دەیدا بۆیە ئەوروپی و ئەمریکیەکانیش باش دەزانن لەو خاڵە بە تایبەتی لە ئەمریکا ینی ئەو دەنگۆیانەی هەیە لە ئەمریکا نە بەخۆشمانزانین تورکیا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لەو استفزازانەی کە کردی لە بەرامبەر ئەمریکا چەکی ڕووسی کڕی ئەو ساواریخەکانی S-400 و تەنسیقی زۆر لەگە سین دەکا و پەیوەندێکی زۆر لەگەر رووسیای هەیە و سەرێشەی زۆر لە ئەمریکای لە سووریا و لە زۆربەی وڵاتەکان دروست دەکات لە عێراق ینی ڕاستە ئەوانە زۆرێک لە هاوپەیمان بەس هەر کەسە لەو ئەجندای خۆی ئیش دەکا بۆیە تورکیا لە گەورەترین وڵاتی زلهێز کە ئەمریکایە دۆستێکی زۆری دۆڕاندیە دۆستێکی گەلک زۆری دۆڕاندیە لە کۆنگرس لە وەزارەتی دەرەوە و یەکێتی ئەوروپا زۆر تون بوونە لەگەڵی و باشیش دەزانن ئەو تەلاعوبەی ئێستای ئەردۆغان دەیکە لە بەرامبەر سوید و فینلەندە بەشێکە شەڕە لەگەر ئەو دوو وڵاتەی بۆیە ئەوانیش من دڵنیام بە تەواوەتی تەسلیمی نابن بەڵام ئەوروپاش لە شەڕێکی گەورەدایە ئەمریکا و ئەمریکا لەگەر رووسیا و وڵاتێکی وەکو تورکیا کە دووەم دەوڵەتی ناتۆیە لە گەورەترین هێزی زەبەلائی سوپای هەیە و مووقعێکی جوگرافی هەیە ئیتر هەندێک نازنووزی هەردەگرن کە من پێم وایە هەندێک مزایقەی کورد دەکرێت لە ڕێکخرا و کۆمەڵەکان لە ڕووی میدیایەوە وەکو ئەوی ئانلین گوتی پەکە هێزە تیرۆریستە بەڵام بڕوا ناکەم وەکو
جگەلەوەی لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە ئەو وڵاتی دەستوورە و شیمالی بارزانی و تالەبانی نییە کە خۆیان خەڵک تەسلیمکردنەوە نانان ینی لێرە دایرەی هیجرە بڕیان لەسەر گەڕانەوەی خەڵک دەدەن نەوەک حکوومەت بۆ زانیاریتان ئەوە قوانینی سویدی ڕێگرە لەوەی هەر کەسێک جەواز و ئیقامەی هەبێ و بە تایبەتی تەسلیمی یعنی ئێمە مانانیش خۆ ماوەک مەسرور دەستی بە هات و هەوارە کرد وەڵامیان بە ئەنتەرپۆل دێنینەوە ئەرە چی لێ هات بەهەرحاڵ هەر وڵاتێک کە دادگاکانی سەربەخۆ نەبوون ئەوە بەپێی دەستور سوید کەس تەسلیم ناکرێت گوتمان داعش ناکرێت بۆ تورکیا هیچ پێ ناکرێت لەو خاڵە مزارڕە دەیەوێ هەندێک دەستکەوت لە خۆی بەدەست بێنی بە تایبەتی لە یەکێتی ئەوروپا بە تایبەتی سوید کە دامی ئەوەندەی ڕۆژ ئاوانەکە وە من دڵنیاشم ئەوروپا و ئەمریکاش کارتی خۆیان بەرامبەر تورکیا بەکاردێنن و تورکیا دەیەوێت لە خاڵەکانی تریش ڕەنگبی ئەوە بیت کە دامی بکرێت لە ئەفرین کە تعریبی ئەو منتیقانە بکەوە پارەیان لێ وەربگرێت ینی کارتە سوید و فینلەندا بەڵام بڵێن خەڵ ئەوروپا دەکەویتە ئەوروپا و ئەمریکا تەسلیمی تورکیا دەبن چکۆ گوتمان هەم ئەو دوو وڵاتە زۆر گرنگە لە بۆ ناتۆش بریتە لە ئەمریکا و ئەوروپا بۆیە بەتایبەت فینلەندا زۆر گرنگە هەر هەموو هاوسنوورە بۆیە ئەوروپا و ئەمریکا بەتەواوی تەسلیم تورکیا نابن بەڵام هەندێک نازیشی هەر دەگرن ئەو نازە من دڵنیام موقەت دەبێت بەڵام خاڵی گرنگی و خەتە ئەوەکەی لەوەی ئێمەی کورد یعنی دنیای مەساڵەحە بەڕات بەداخۆ ئێمەش داوازین هیچ کارتێک نییە خۆ پیشاندانمان زەئیفە بچندێکم وەرە ئێستا 56 کەس دەبتەوە 100 کەس کۆ دەبتەوە بە دەگمەن کوردێک دەبینی نامەیەک بداتە وەزارەتی دەرەوە لەسەر ئەو خەتەرەی باز بکەم هەوڵ دەدەم لە دووشەمەوە بەڕاستی هەم نامەیان بدەمێ و شخصی خۆم هەمیش داوا بکەین نەگە بەش تورکیاش دابنیشین پێیان بڵێن کە شتانە زۆر خەتەرە کورد تا ئێستاوی لەبیر نەچووە هاوڕێیان یعنی ئەوروپیەکانی سیر دەکەن کاردانەوە چۆنە بۆ زانیاریت کاردانەوەی ئەوە کووە کورد ڕقەمەکە کاریگەری خۆی هەیە و دەکرێت خەتەری ئەوە لەسەر مەبادیئەکانی سوید پێیان بڵێ و تەسیر دەکە تەسیر مەسەڵەن ئێستاوە لە کێشی زۆر شەرمەزاریە لە هەشتاکان کە ئۆڵف پالمە کوژایەک سەر گوتیان کووردە لە کێش شەرمەزاریە کە سوید تەرحی کردیە پەکە هێزە تیرۆریستە لە کێش شەرمەزاریە کە سوید یعنی مینەشی زۆری دایتە حکوومەتی عێراق کە ئەو هەموو کوردەی پێ ئەوە بوون بەدەستی دوو دەگەێنێ بەهەرحاڵ ئەکرێ ئێمە لەگە سویدەکان دابنیشین کە ئەوەی دەیکەن خراپە ئەگەر هەیە ڕیاکشنی کوردیش بی دوو سەوابەتی سوید کە یەشێک لە جوانەکانی دیموکراسی مافی مرۆڤە نابی ببەزێنرێت ناکرێ یعنی کۆمەڵێک شتە دەتوانێت لەگەڵ یان گفتوگۆ بکرێ و ئەوانیش سیر دەکەن چەند کورد کاردانەوەی هەیە لە بەرامبەریان ئەو کات ئەوانیش کەمتر تەنازل دەکەن بە کورتی یاوڕێیان تورکیا هەوڵ زۆر دەدا بەڵام تورکیا هەموو شتێک پێ ناکرێت و ئەوروپی ئەمریکیەکان باش دەزانن ئەوەی تورکیا دەیکە گەمەیەکەی سیاسیە بەشێکی بەرتی لە لۆپۆتین و ئەو مووقعی ئەو دوو وڵاتەش زۆر گرنگە و بەسیت نییە ئەوروپا و ئەمریکا و شەڕەکە زیاتر لەگە سویدە سوید زیاتر هەریکاری کورد دەکاتن لە فینلەندا زیاتر نازەماتی کوردی ئەوەی زۆر بەڵام ئەوەیە بۆیە ئەو شەڕە نە بە زەوقی ئەردۆغان تەواو دێبی نە بە زەوقی تورکیا تەواو دەبی بەڵام ئیتر ئەوەش کارتی سیاسیە بەداخۆ لە ڕووی قانونیەوە وەکو گوتمان سوید و فینلەندا ئێستا لەژێر ڕەحمەتی دەنگدانەکەی ئەوەنە ڕووس ئەردۆغانن بەس زۆر کۆمیدیانی هەتا سویدەکان بازەکەن ینی کسەشیۆکی ئەمینە کاکە باوە کە پەرلەمانتارێکی کوردە داوا دەکرێت تەسلیم بکرێتەوە کە ئەمینە بۆ زانتان داوا کردیا هەر قونسڵی تورکیا سەفیری تورکیا لێرە دەربکرێت دەرێەوە چۆن دەکرێت داوایەکی وا بکرێت ئەوە ئستەفزازە ئیتر سەفیری تورکیا داوای کردی ئەوەش نیشانەی یەک خاڵی کەش بێن مەسە ئەمینە بنمونە ڕەنگبی ئەو سی کەسەکەت کە بەشی زۆریان هەواڵانی قەندیلن وان بەس بزانانی تورکیا چەند تابعی شت دەکا و چەند بە تاچی کورتێکە چی یەکێک لەوانە ئاوڕێمینە کاکە باوەیە کە جێگای ڕێزە ئەو ڕۆڵەی دەبینی و هەمومان دەبی یعنی خەتەری تورکیا لەسەر مرۆڤایەتی خەتەری فکری فاشیزمی ئەردۆغانی
بە هەموو دنیا زیاتر بناسیێنین و ئەوە شەڕێک لە شەڕەکانە بەڵام ڕەوەندی کورد دەتوانی تکایە فشار بکەن من بۆ هاتم قسە بکەم ئەگەنە حەزم لێ نییە لە هەموو بابەتێک مداخەلە بکەین هەرچەندە ئەوە ڕووداوەکە ئازاری ئێمەیە و هەمومان چاودێری سیاسین بەڵام ناشکرێ کاکە بێدەنگ بین بێدەنجی ئێمە ئەوەیە پرۆتیناتە دەدات بە تورکیا ئەبێ ئێمەش فشاری خۆمان زەختی خۆمان لە هەموو ڕوویەکەوە لەگە میدیاکان لەگە سیاسەکانی سوید لە ناو حزبەکان دەست بە جم و جۆڵ بکەین ئەو ڕۆ تورکیا سەختترین دژمنی کوردە و هەوڵ دەدەن لە هەر شوێنێک چێشەی کورتە بێت دژی بێت کاتێکی خۆش